لەم بەشەی مۆزەخانەی نیشتیمانی عێراقدا هەوڵ دەدرێت دەستنووسە کۆنەکانی سەدەی هەفتەهەمین بپارێزرێت. کارێکی ئێجگار ناسکی نوێژەنکردنەوەیان بۆ ئەنجام دەدرێت لە چوارچێوەی هەوڵەکانی پاراستن و بە دیجیتالکردنی هەزارەها دەقی بەنرخ. نتحدث عن دار في خزانتها دار المخطوطات 47,000 دەستنووسی بە زمانی عەرەبی، فارسی، تورکی، عبری و کوردی و زمانەکانی دیکە دەپارێزێت کە فرەچەشنەیەکی کەلتوری بێ ئەندازە دەردەخات. هەروەها تەختەی خۆشنووسی لەخۆ دەگرێت کە لەلایەن خۆشنووسە بەناوبانگەکانی عەرەب و بیانیەوە نووسراون. لە وڵاتێکدا کە شوێنەواری دایان ساڵەی ململانی پێوە دیارە و بە بەردەوامی شتە کۆنەکان و میراتی کەلتوری تاڵان دەکرێن، لەگەڵ ئەوەشدا دار المەخطوطاتی توانی ئەو کارانە بپارێزێت. لە گەڕێکی بەغدا بە سەلامەتی شاردرایەوە لە کاتێکدا مۆزەخانەی نیشتیمانی لە گێژاوەکانی دوای لەشکرکێشەکەی ساڵی 2003 تاڵان کران. کارمەندان و دانیشتوان ڕێگریان لە هەوڵی تاڵانکردنی کردبوو لە پەناگەیەکی ژێرزەمین هەڵگیرا بوو. ئەم کۆکراوەیە کە ئێستا لە مۆزەخانەی نیشتیمانی لە بەغدای پایتەخت جێگیر کراوە، کتێب و لاپەڕە و تەختەی خەتنووسی لە خۆ دەگرێت کە هەندێکیان بەهۆی شێو و ئافات و چەندین سەدەی بەکارهێنانیان زیانیان بەرکەوتووە. لدينا لە نێو ئەو کۆمەڵە خۆشنووسیدا هەیە کە مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی یەکەمی کۆچی واتە سەدەی حەوتەم. بەڕێنووسی عەرەبی کوفی نووسراون. ئەمەژەوە دەرەخات کە ئەم تەختە خۆشنووسیانە چەند کۆنن، بۆ پێی لەسەر پێستەی ئاژەڵ نووسراون، واتە پێش دروستکردنی کاغەز. تیمی نوێژەنکردنەوە دەڵێن هەر دەستی وەردانێک دەبێت سیمای کۆن بپارێزێت و ڕەنگە ماوەیەکی زۆریش بخایەنێت بۆ نوێژەنکردنەوە. يعني احنا ممكن 3 أشهر أكثر. ڕەنگە چەند مانگێک لەگەڵ یەک کتێبدا خەریک بیت، لەوانەیە بەرگی نەبێت، لاپەڕەکانی لە یەک ترازابن، دەبێ بەرگێکی چەرمی بۆ بدوریت و دروستی بکەیت، بەڵام دڵخۆش دەبین کاتێک ئەنجامی کۆتاییەکەی دەبینین. ئەو خانمە یەکێکە لە 7 عێراقی کە لە ئێستادا ڕاهێنانیان پێدەکرێت. لەلایەن باڵیۆزخانەی ئیتالیاوە پارەیان بۆ ڕاهێنانەکەیان دابین کراوە بۆ ئەوەی یارمەتیان بدات لە ئەنجامدانی ئەرکێزە بەلاحەکانیان بۆ نۆژەکردنەوە. بەرنامەکە بریتیە لە کارکردن لەگەڵ شارێزای ئیتالی مارکۆ دۆبێڵا کە وڵاتەکەی پێشتر پارەی ئامێرەکانی بۆ ئەفسەکانی دار المەخطوطاتی دابین کردووە. For sure, the manuscript collection of the Dar al-Makhtutat. بەدڵنیاییەوە کۆمەڵ دەستنووسەکانی دار المەخطوطات لە بەغدا ڕەنگە یەکێک بێت لە گەورەترینەکانی جیهانی عەرەبی. ڕەنگە هەرە گەورەترین نەبێت، بەڵام بەدڵنیاییەوە لە نێو گەورەترینەکاندایە لەگەڵ چەندین دەیان هەزار دەستنووس. بێگومان دەستنووسە ناوازەکان کەواتە بەڕاستی کۆمەڵەیەکی زۆر گرنگە. تیمەکە تەنها 4 سکانەریان هەیە بۆ بە دیجیتالکردنی تەواوی ئەرشیفەکە کە ئاستەنگی کەمی بووجە ڕێگری کردووە لە کڕینی ئامێرە تایبەتمەندەکانی تر و هەروەها دامەزراندنی ستافی زیاتر بۆ ئەم کارە. سەرڕای بربەستەکانیش ئەلیاوی گەشتبینی خۆی دەربڕی کە تیمەکەی دەتوانن ساڵانە تا 100 بەرهەم نۆژەن بکەنەوە، لەگەڵ ئەوەی هەنگاوێکی لەسەر خۆیە بەرەو هەزاران پارچەی بەنرخ کە پێویستیان بە سەرنجدان هەیە. شایان پاشا بۆ راپۆرتی تۆنی گەماڵ گابرێل، دەنی ئەمریکا، واشنگتن.